سڵاو ڕێز خۆشەویستانم بینەرانی کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ لە چیلی واگ تولیپ فێستیڤال لەگەڵتانم. ئەم فارمە کە دەبینن ڕازاوەتر بووە بە گوڵەکان، هەرچەندە سەرەتای وەرزی بەهارە بە شوێنەکە زۆر ڕازاوەیە بە گوڵی جۆراوجۆر. حەزم کرد ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر ئەو بابەتێک بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست باسم کردبوو لە تیکتۆک و لە کەناڵەکەمان کەناڵی بریز ڕەسوول زانیاری زیاترتان پێشکەش دەکەم بۆ ئەوەی بەرچاوڕوونیتان هەبی بۆ ئەو خانەوادە ئازیزانەی کە منداڵیان هەیە و منداڵەکانیان لە تەمەنی 18 ساڵ بچووکترن، دەتوانین یارمەتیتان بدەین بۆ وەرگرتنی قبولی خوێندن، هەروەها بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن بۆ مناڵەکەت. بەو مەرجانە دەتوانین یارمەتیتان بدەین ئەگەر ئێوەی ئازیز و خۆشەویست ئەو مەرجانەتان تیابی. یەکەمیان مناڵەکەتان دەبیتن خوارووی 18 ساڵ بی. مەرجی دووەم دەبیتن پۆلی یەکی سەرەتایی و دووی سەرەتایی لە قوتابخانە لە وڵاتەکەی خۆتان تەواو کردبی. ئەگەر بێت و مناڵەکەت نەچوو بیتە قوتابخانە و پۆلی یەکی سەرەتایی و دووی سەرەتایی تەواو نەکردبی بە سەرکەوتووی، ئەمە شمولی ناکا بە داوای لێبوردنەوە ناتوانین یارمەتیتان بدەین. بەنسبەت ئەو مناڵانەی کە مەرجەکانیان تایە و دەتوانن تەقدیمی قبولی خوێندن بکەین لە قوتابخانەکان لە وڵاتی کەنەدا، لەگەڵ مناڵەکە دەتوانین تۆی باوکی بەڕێز وەکو سەرپەرشتیار لەگەڵی بەیە کەنەدا، یاخود ئەگەر خۆت ناتوانی بە هەر هۆکارێک دەتوانی دایکی لەگەڵی بنێری، کەواتە لێرانە خەڵکێکی زۆر بە هەڵە تێگەیشت بوون کە دایک و باوک لەگەر مناڵەکەی دەتوانن بێن. نەخێر، یان دایک یان باوک دەتوانی لەگەر مناڵەکەی بێتن. جا ئەگەر بێتەوە ئەو خانەوادانەی زیاتر لە مناڵێکیان هەیە حەز دەکەن هەموویان بە یەک پاکێج بۆیان تەقدیم بکەین بە داوای لێبوردنەوە، حەز ناکەین ئەو جۆرە معاملاتە بکەین لەبەر ئەوەی شانستان کەم دەبیتەوە بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن. جاگەر بێت و 4-5 منداڵت هەبی و بتەوێتن خۆت لەگەڵی بێی وەکو باوک، مناڵەکان هەموو لەگەر خۆت بینی شانستان کەم دەبیتەوە بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن. جا وا باشترە جاری یەکەم تەنها بۆ یەک مناڵ تەقدیم بکەین لەگەڵ تۆی باوک، دوای ئەوەی کە ئێوە هاتنە کەنەدا ئینجا دەتوانین معاملاتی مناڵەکانی دیکەش ئەنجام بدەین بۆ ئەوەی بە سەرکەوتووی مامەڵەکانتان ڕایی بکەین و بگەن بە وڵاتی کەنەدا. جا بەڕێزان، مناڵەکەتان لە هەر قۆناغێک بیتن، مادام پۆلی 1 و 2 سەرەتایی بە تەواوی بە سەرکەوتووی تەواو کردووە، ئێمە دەتوانین یارمەتی بدەین قبولی خوێندن لە قوتابخانەکان بۆی وەربگرین و معاملاتی ڤیزەش بکەین، هەم بۆ منداڵەکە هەم بۆ تۆی دایک یا باوکی ئازیز و خۆشەویست لەگەڵی بێن بۆ وڵاتی کەنەدا. بێگومان دەبی کەشفی حیسابی بانکتان هەبیتن. مەرجی سێەم وا دەبیتن بڕەپارەیەکی ئەو تۆی تیابیتن کە بتوانن پیشانی حکوومەتی کەنەدا بدەن کە ئێوە پارەتان هەیە دەتوانن مەساریفی خۆتان بچێشن لە وڵاتی کەنەدا. مەرجی چوارەم دەبیتن پارەی 1 ساڵی
تێچووی خوێندنی منداڵەکەت بۆ قوتابخانەکە واصل بکەیت. جا هەر پرسیارێکتان هەبوو و پێویستان بە ڕوونکردنەوەی زیاتر هەبوو دەتوانن پەیوەندیم پێوە بکەن و ژمارەی وەتساپەکەم لە خواری ئەم ڤیدیۆیە دادەنێم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و لە خزمەتتاندا دەبین. تکایە ڕەچاوی جیاوازی کات بکەن لە کەنەدا و لە عێراق لەبەرەوە تەلەفۆن و پەیوەندیەکی زۆرمان لۆدێتن لەوانەیە لە هەموو کاتێکدا نەتوانین یارمەتیتان بدەین و وەڵامتان بدەینەوە، بەڵام بە دڵنیاییەوە پەیوەندیتان پێوە دەکەینەوە و خزمەتتان دەکەین. لە هەر شوێنێک بم لەگەڵتانم. تا پرۆگرامێکی نوێ دێمەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بەخوای گەورەتان دەسپێرم و لە فکریشتان نەچێ لایک و سەبسکرایبی بریز ڕەسۆل یوتیوب چەناڵ بکەن بۆ ئەوەی زیاتر خزمەتتان بکەین. خواتان لەگەڵ.